كرم كذا وهانوستيا آرام آرام برخي آرام كرم خونا مردي لو جواب ناديوا هذا هيت كرة هستا كرم أتو امتحانت هي آخر ورب بخينا هذا لي مقربات خمس على خينا آرام شتيوا هبوا آرام ولا بيش الزوبة تورمك دي كرم أتو امتحانكم ملاياتيت هي بخينا بانا زحبي كرم بخواي باب اللي ددا لقال توما آرام لا ئێستا دەرسێکم وڵایەتیم بۆ هێناوی ئارا پرسیارەکانم دەرهێناوە ئێستا پرسیاری نەتەوە کوردیە دێرینەکان لێ دەکەم ئارام دانە بۆم دەژمێری تێگەیشتی دەی کوڕم جا تۆ مەزانە یەکەم دانەیان سووریەکان چ سووریەکانی چ ئارام شێتم مەکە سۆباریەکان سۆباریەکان بیڵێەوە سۆبارەکان دووەم دانەیان گوتیەکان ئافەرم ئەگەوت نەدەزانی تەمبەڵ السلام عليكم هنا هرجان سوني بخير بێ سعدی آرام هستا كله هستا هو خليجي تشي سعدی ئەوەی ئیمتحانی هەیە هیچیش نازانێ أتو هر خليجي نستني با جاوب قرا كله بخواي أو زار ساقط بينيها هیچ تاكل لبو ناكر ندت بما مطعمي نشتي جوان لو دكرم نشتي خوش لو دكرم خورد بسرينيا حزرت يكشتي خوش بلو ناكر والله دوري أسب سواري نابيني والله او روزي قوتم دت بما جيتي خوش شربي ندت بما قد نخيني أزبرو لجوركي خود خيدا أزا هنا أكا بخينيتم نيوراني لا باشان ديدا برسمو بيشوي بروي نيوراني تنبما مطعمي ولا ما قد نزاني أتوليلا دبين أمين داكل تتشي دبلكم بخينة باشا زوم هنا بخينة إخواني هنا وهذا آرام ديم تبشات دكم خوتمي ليد ددم بيوتشي جان هدية منو هنا هدية سعدي أمن حفتي زارك أقل هدية لبوتو نينم هستك بنشتيكم من كردوا حيلا لبوتو لكم لبوتو لبلكم وإن شاء الله زوانا بيستي بلنجا ها أول كردستان بقري حفق ليوانا بينيوم تمشاك نيه بس تخوش زوج وانا والله زوج شتي تايبات يبو عزيز ولا خوشويستا تايبتا كم هدي بنينا سناحبي بنينا ستريشي بنينا حيراني سعدي وين هنا سعدي جان تنا عمت عمك أتو هوايات كنتاتش من تاتش ما تعملش نوي كرايتو دا تشني وين دري والله هدي والله هدي وتصدقي ألو نسرين جان توني باشي وتصدقي بخواردني سرقالي والله منين أنا والله سعدي وتتتامن بو مطعم أري والله دباشا برو شي وكليني برو دباشا خوالا قصرتها هاتي ما تتشي خواتي دروس كردين بس دري خرشتون بكاي أتوني بس لو خرشي دجي تتشي حسود تتشي أتو سعدي أو سقفش التانا كردا ودزاني لو أخبار داينا وتبا وباران شتون بريويا والله ما زالمني ما زالي تسدني سعدي زايد لو يقدر روجي إن شاء الله وسطاها هي برادر بانا للاي دكاني هبا ويدري ئازیزان وەکو پێمان ڕاگەیاندبوون کە بە بۆنەی سەری ساڵی تازەوە تیری و پشک بکەین بۆ ئەوانەی کەوە کەلوپەلیان لە کۆمپانیەکەی ئێمە کڕیوە ئێستا ناوێک ڕاکێشین خەڵاتەکە بۆ کەسێک دەرچووە کە غەسالەیەکی کڕیوە ئەویش زۆر بەڕێز سعدی قادر صالح محەممەد پیرۆزباییەکی گەرم لەم بەڕێزە دەکەین کە تەنها بەکڕین یەک سعدي نازم چی دادو سارت مدرسوا بەڕێزان ئێستاش من ناوەکە دووبارە ئەکەمەوە راس دوبار دەکاتۆ ناوەکە ناوی ڕاکێشراو سعدی قادر صالح محەممەد
3 مانگ پێش ئێستا غەسالەیەکیان کڕیوە ئێستا بووەتە خاوەنی ئۆتۆمبیلێک لەلایەن ئێمەوە پیرۆزبای لێ دەکەین ئەم ساڵ بوو بە 9 ساڵ لە کۆمپانیای شێرکۆ میکانیک خەڵاتی نازانم خۆ بەزم ناو سعدی نییە پیرۆزی سعدی بێ کوڕە ناوی چواریت دەڵێ ناوی وەرە چواری بابە خۆ بەزم ناوی چواریم نییە زۆر کەسێ پێک دەچێ هەیە شکلی پێک دەچی نەک ناوی چواری هێچ کاکرد ناو هەیە وەکو یەکە چخەیدیە ئێستا دەمانەوێت پەیوەندی بە سعدی قادر ساڵح محەممەدەوە بکەین لەوانەیە لە خۆشیان باڵ بگرێ وە بەم هەواڵە زۆر زۆر دڵی خۆش بێ بەداخەوە دیارە کاک سعدی ژمارەکەی داخراوە بازارش تریش هەڵ بدەینەوە سادی لۆ مۆبایلەکەت داخرایە وڵی نازم شەبەکە بنی ناسان ئەدلۆ من شەبەکەم هەیە پورە کاکە هەردە کسی بکات دێ شەبەکەیە تەواو نییە دوای باو بارانە کاکە شەبەکە تێک دەچیتن عزیزەکەم بەداخەوە داخراوە بەڵام ئازیزان ئێمە لەم لایڤە کۆڵ نادەین ژمارەی یەکەمی داخرا بوو با بۆ ژمارەی دووەمی کاک سعدی بکەین سادی ژمارە دووەمیشت هەیە کوڕە بابۆ لیان تێک چووە ما دەبرێ ژمارەی دوم دیارە ئەمن هەر ئەو تەلەفۆنەمەیە حالە تەلەفۆنەکەشم بێ شەبەکەی تەواو یعنی هیچ ڕقەمێکت بەدزی نییە قسێ دەکەی هەنار ئەو قسێ دەکەی قەتە بشتمت شاختەوە خۆ تووڕە نەکەی ئەوە تەناوت دەرچووە ئەی هەوار ئەی هەوار لێ ناگەڕێی نییە لە مارەکەی خۆم میستەحەت بکەم 2 دقە هاتمە مارەکەی خۆم گوتم میستەحەتە چی بکەم شەربی نیمە ئۆڵارێ بەسە بابە بەسە شەرکار شەد بووم بڕۆ چارە دەکەم